لەگەڵ ئەوەی گوندی چەرمی کشتتوکاڵی کە بە یەکەم گوندی کشتتوکاڵی لەسەر ئاسی جیهاندا دەنرێت و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی نوێ، تەنها 11 کیلۆمەتر لە سەنتەری قەزای چەمچەماڵەوە دوورە و ژمارەیەکی زۆرش لە شوێنەواری مێژووی دیکەش لە سنوورەکەدا بوونیان هەیە. بەڵام تا ئێستا هیچ فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار لە سەنتەری قەزای چەمچەماڵدا بوونی نییە. لە ڕاستیدا ناوچەی چەمچەماڵ خاوەنی شارستانێتیکی مەزن و ژمارەیەکی زۆر شوێنەوارە، بۆیە پێویستە حکوومەت هێرێمی کوردستان فەرمانگەیەکی شوێنەواری دابمەزرێنێت لە ناو قەزای چەمچەماڵ، لەبەر ئەوەی لەلایەکەوە کادری پێویستمانەیە، لەلایەکی ترەوە خاوەن ژمارەیەکی زۆری ناوچەی شوێنەوارین. سەرباری بوونی چەند پارچە شوێنەوارێک لە مۆزەخانەکانی کوردستان بە تایبەتی و لە وڵاتانی دەرەوە، بۆ نمونە لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا، بەشێک لە تیمە پشکنینانەی کە هاتوونە لە ناوچەکەدا پشکنینیان کردووە و پارچە شوێنەوارەکانیان لەگەڵ خۆیانە بردووەتەوە بۆ وڵاتانی خۆیان و لەوێ بڵاویان کردەوە. دیارە ئەگەر بێت و فەرمانگەیەکی شوێنەواری بکرێتەوە، ئەمانە هەمووی دەبێتە هۆی کۆکردنەوەی پارچە شوێنەوارەکان و زیاتر خزمەتکردنی بە شوێنەوار لە ناوچەکەدا. قایمقامی چەمچەماڵیش ئاماژە بۆ دەکات لە کۆتایی مانجیابەوە بە نووسراوی فەرمی داوایان لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی کردووە فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار لە قەزاکەدا بکرێتەوە. بڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا لەلایەن بەڕێوەبەرایەتی ناوبراوە سەردانی سنوورەکە بکەنەوە و فەرمانگەیە بکرێتەوە. من سەردانی بەڕێوەبەری شوێنەواری سلێمانیم کرد، مامۆستا کەمال بە خۆشحاڵیەوە پێشنیارەکەی پەسەند کرد و ئاماژەی بەوەدا کە سنووری قەزای چەمچەماڵ بۆ ئەو فەرمانگەیە زۆر پێویستە. دوای ئەوە داوای لێکردین کە ئێمە شوێن دابینکەین، گوتمان من گوتم ژوورەکەی خۆم وەک ئیدارە لە خزمەتە و گوتی ستافمان بۆ ئامادەکە، ستافیشمان ئامادە کردووە، کتابی کەشمان کرد، ئەمە کتابەکەی لەبەردەستمە دوای ئەیدەم بە بەڕێستان داوامان کردووە کە بەشی شوێنەوار ناوی لێدێنین بەش، ناوی لێدێنن هۆبە، ناوی لێدێنە فەرمانگە بەلای منەوە گرنگ نیە، گرنگ ناوەڕۆکەیە بتوانێت خزمەت بە بواری شوێنەوار کە لەو سنوورە. قەزای چەمچەماڵ دەوڵەمەندە بە شوێنەوارە مێژوویەکان و بە جۆرەی زانیاریەکانی پەیامیش زیاتر لە 200 شوێنەواری مێژووی لە سنوورەکەدا بوونیان هەیە. ژمارەیەکی زۆریش لەو شوێنەوارانە پاش ئەنجامدانی کنە و پشکنین بۆیان لەلایەن تیمە بیانیەکانەوە پشتگوێ دەخرێن، ئەمەش مەترسی لە ناوچوونی ئەو شوێنەوارانەی لێ دەکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.